کاری مرۆڤانە بەردەوامی هەیە. چیرۆکی و کارانەش زۆرن لە دڵسۆزی و خۆبەخشی کەسانێک کە ئەمانجیان لا مێزگرتنی ئێش و ئازاری مرۆڤەکانە کاتێک دووچاری نەهامەتێک دەبن. بەشێک لەو مرۆڤانە بە توانە پزیشکیەکانیان دەبنە چیرۆکی ئەم جارەی بەرنامەی سەربازیون. ئەوانە تەمەنێکە لێرە خزمەت بە نەخۆشەکان دەکەن، زەمنێکە هیوا بەو نەخۆشانە دەبەخشن. هەموو ئەو کارانەش لە پێناو مرۆڤایەتی ئەنجام دەدەن. تقريبا ل 2007 لسنتري شكرا يعني لأوي دامرزاني كم جاري أمن لوي إيش دكم مدة 6 سالة لكرتي تندرسي إيش دكم هزاران كس يعني صار سرمان كردية أجر بقصبي أجر بنصيحة بي أجر بتسقيفي بي ماشي. سەرەتای بەرنامەی سەربازیون بە چیرۆکی کۆنترین کارمەندی پزیشکی ئەو سەنتەرە دەست پێ دەکەین. ئەو دەستپێکەشی چیرۆکی نەسرینی تەمەن 63 ساڵیە کە خانەنشینبوونی هاوکاتە لەگەڵ ئامادەکردنی بەرنامەی سەربازیون. هیوادارم سەلامەتیم دەوێت لە بۆ هەموو کەس هەموو بەشەرێک صحة وعافية للدنيا لها مش شيء خوش ترى استش كوتاي كارم لو برنامج سربازيون كوتاي بيدي لسنتري الشكرا تصن استافيكي طبي پزیشکی کارەکان بە یەک تیم دەیکەن وەکو ئەو دکتۆرە پسپۆڕانەی کە لە نەخۆشی شەکرە چارەسەر دەکەن بەشی چاو دکتۆری چاو بەشی خۆراک دکتۆری خۆراک و هەموو ستافە کارمەندەکان کە کارمەندی پزیشکی کە لەگەڵ دکتۆرەکان هەموو بە یەکەوە ئازاری خەڵک چارەسەر دەکەن و لە ئامێزیان دەگرن. ئەمانە هەمووی ماندووبوونێکی زۆری دەوێ بەیانیان لە کاتژمێر 8ەوە تاکو و کاتژمێر 1:15 بە هەموو ڕۆحەکی پڕ لە خۆشی نەخۆش وەردەگرن. ئەو نەخۆشی دێتە ئێرە نەخۆشیێکی درێژخایەنە. کارمەندەکانی پزیشکی ئێمە هەر لە دکتۆر و هەر لە کارمەندی پزیشکی هەموو بە وەکو عائیلەکی لێ هاتووە چکە هەموو ماگانە ئەم نەخۆشانە سەردانی دەکەن. ڕاستی زۆر ماندوونە کارمەندەکانمان زۆر بە دڵەکی فراوان ئەو خەڵکە لە ئامێز دەگرن و چارەسەریان دەکەن بگرە هەندێک جار لەگەڵیشان دادەنیشن چارەسەری دەرونیشیان دەکەن و بە قسە و یاخود پاڵپشتی کردنیان. ئەوانەش پۆلێک لە کارمەندانی سەنتەری شەکرن کە دەبنە پارێزەری گیان و تەندروستی خەڵک. هەر وەک دیارە نەخۆشی شەکرە نەخۆشیێکی درێژخایەنە. ئەم نەخۆشیە تەئسیری هەیە لەسەر هەموو ئەندامەکانی لەشی مرۆڤ بگرە لە چاو لە دڵ لە کلیەکان لە پێ لە دەمار لە هەموو جەستەی مرۆڤ کە زۆر نەخۆشەیە دێتە لامان گەیشتۆتە مەراحیلی زۆر پێشکەوتوو لە نەخۆشیەکەی کە تیایدا چارەسەریەکەی بڕک زەحمەت دەبێت.
ئەو نەخۆشانە بەشێکیان بەقەت تروسکاییەک ڕووناکی لە چاوەکانیان بۆنی نەمابوو، هەندێکیان ئازار لاشەیانی لاواز کرد بوو. ئەو لاوازیە بوو بە دەردێک کە سەدان ژن و پیاوی بەتەمەن بەدەستیەوە بناڵێنن. کارمەندی پزیشکی دەورێکی زۆر باڵای هەیە شان بە شانی پزیشکەکان بۆ چارەسەرکردنی نەخۆشەکان. زیاتر فەڵقەکە دەگەڕێتەوە بۆ کارمەندەکان کە زیاتر لەگەڵیان ماندوونە. بۆ نمونە لە بەشی چاو، کارمەندی پشکنەری چاو کە ڕۆژانە پشکنینی چاویان بۆ دەکەن، خۆ بەڕاستی بە شێوەیەکی زۆر خۆبەخشانە و ماندوونە ناسانە لەگەڵ نەخۆشان ماندوو دەبن. هەروەها ئەوانێک ئەو کارمەندە پزیشکیانەی کە لەگەڵ پزیشکە باتنیەکان هەناوەکان کار دەکەن ڕێنمایی زۆریان دەکەن. زۆربەی ئەو توشبوانە لە تەمەنی سەر و 30 ساڵی بە نەخۆشیەکەیان زانیوە. ئیدی ئەوەی ئەرکە زەحمەتەکەیە ئەو کارمەندانە لە ئەستۆی دەگرن بۆ چارەسەرکردن و ڕێگری لە تەشەنەکردنی ئاسەواری خراپی ئەو نەخۆشیە. کارمەندەکانی بەشی چاو کە بەڕاستی زۆر ماندوونە ناسانە ڕۆژانە زیاتر لە 30 تا 40 نەخۆش دەبین و ئەو پشکینانیان بۆ دەکەن. چونکە نەخۆشی شەکرە نەخۆشیەکە بە ڕێژەکی زۆر کاریگەری هەیە لەسەر چاو و تۆڕی چاو، پاڵەپەستۆی چاو کە پێی دەوترێت ئاوی ڕەش، هەروەها ئاوی سپی. بەڵام ئەو کارمەندانە ڕۆژانە بە شێوەیەکی زۆر خۆبەخشانە بە شێوەیەکی زۆر ماندوونە ناسانە لەگەڵ ئەم نەخۆشانە خۆیان ماندوو دەکەن و ڕێنماییان پێدەدەن و هەموو زۆرە پشکنینێکیان بۆ دەکەن تاکو و بتوانن ئەم چاوە لە نەخۆش کاریگەرەکان پارێزن. کارمەندانی بەشی تاقیگە ئەوان زۆر زیاتر لە هەمووان ماندووترن. ئەم هەموو نەخۆشە ڕۆژانە ڕویان تێدەکات. ئەگەر ئێمە پشکنینێکمان نەبێت نەزانین ڕێژەی شەکرە، ڕێژەی شەکرەی تەراکومی لەو نەخۆشە چەندە، یاخود کلیەکانی، یاخود جگەری، یاخود چەوریەکەی چەندە، نە دکتۆر نە کارمەند هیچیان پێ ناکرێت. بەڕاستی کارمەندانی بەشی تاقیگە زۆر ماندوونە کە ڕۆژانە زیاتر لە 100 نەخۆش دەبینن. هەر نەخۆشی نزیکی 5 تاکو 7 فەحسی بۆ دەکرێت. دەتوانین ئێمە برێن ڕۆژانە لە 400 هەتا 600 فەحز لێرە بۆ نەخۆشان دەکرێت. لەو سنتەرە لەلایەن ئەو کارمەندانە گرنگترین خزمەت پێشکەش بۆ نەخۆشانە دەکرێت لە پشکنینی شەکرا. زۆر جار ئەو نەخۆشانی ڕوو لەو سنتەرە دەکەن دۆخی تەندروستیان بە شێوەیەک خراپە کە بینایی چاوەکانیان لە دەستداوە و برینی ساڕێژ نەبوو و جەستەیانی داپۆشیوە. ئیدی لەلایەن ئەو کارمەندانە ئەو ئازارە کپ دەکرێتەوە. ڕاستی کارێکی بوێرانە و میهرەبانی هەم لە ڕووی پزیشک و کارمەندان ئەنجامی دەدەن لێرە بەدڵەیەکی زۆر فراوان پێشوازی لە نەخۆشەکان دەکەن هەر لە کاتژمێری 8 بەیانی تاوەکویەکی نیوەڕۆ خزمەتێکی زۆر بوێرانە دەکەن ستافی کارمەندان تەندروستی و هەم پزیشکان و ئەم ستافی تاقیگا چکە نەخۆشەکان جیاوازن لەگە نەخۆشی تکە ئەنی نەخۆشەکان مەسەن ئەوانەی توش بووی بە نەخۆشی شەکرا کێشەیان هەیە یان زۆربەی بەتەمەنن دەبی لێرەدا وا لەگەریان هەڵسو کەوت بکەیت کە هەسوکەوتێک بی هەست بە ناڕەزایی نەکەن کە دێنا و سنتەرە خزمەتێکی جوانیان بکرێتن کە دەگەڕێنەوە بتوانکەوە لە ئاست ئەو خزمەتەوە و تەمەنە بن کاوانە دێنە ئێرە بۆیە ستافەکان بە بوێری میهرەبانی کارێکی زۆر زۆر جوان دەکەن بە خۆ بەخشانایانی کار دەکەن لێرەدا بە هەموو کات لە بەیانیانەوە لێرە لە خزمەتی نەخۆشدانە.
ئەو کارمەندانە لە بەرنامەی سەربازی ون باس دە ڕۆڵ و ماندوێتیەکانیان دەکەن کە چۆن شەونخۆنی دەکەن بۆ پاراستنی گیان و سەلامەتی نەخۆشەکان سەرڕای کەم و کوڕی و کەمی موچە و قەیرانەکان لە ئەرکەکەیان بێدابڕان لەو خزمەتە بەردەوام دەبن. ئەمن لە 2013 هاتوومە لەو سنتەر یەکەم تشتی کە معجبی ئەو ئیشە لێرە بوومە دیتم ئەو ئینسانیە گەلە زۆرە لێرە یعنی تقریبا ئەمن لەگەڵ باجی نسرین عمرك لێرە لە هەفت و نیو ئەو ئافرەتە دێتەوە لە دەوام کە ئەنەموە ئێمە لە جەبهەن بەڕاستی لە ڕۆژی قەیرانی کە معاش نەبوو موچە نەبوو بالعکس دیتم ئەو دافعە لەو مۆوەزەفانە ولو تشتانە ئەوەی ئەمن دیتم لێرە لە هیچ شۆنک نەمدید دیتم بالعکس ئەوانە کە بێ موچە بێ هیچ لە هەموو کەس بەیانی حاضرن لەو دەوامی خۆیانە عینەن ئەو دەوامە ئەو ماندوونی گلەی نەبوو هیچی نەبوو لەوانە و ئەوەن شەهنازی بەوانە دەکەم پێشی شەهنازی بە خۆمش دەکەم ئیشیمە ئیشی ئینسانیە نەخۆشی شەکرەش پێویستی بە زیاتر خزمەتە مراعاتی نەفسی خزمەتی زیاتر خۆت دەزانی نەخۆشی شەکرە یعنی جودایە لەگەش نەخۆشی دی ئەمە هەریەکە لە لای خۆی لە مختبەر لە یعنی جەماعەتی ئیدارە لە فایلات لە هەمویان کەس قسووری نەکری لە سەیدەلیە یعنی هەرێکە لای خۆمان خزمەتەکی وایان دەکەین لەئەنە ئەوانە یەکەکن عایلەی خۆمان قەت تا ئیستا مشکلەمان نەبوو لەگە نەخۆش حالات هەیە عەسەبی دەبی قسەی دەکا بەس باوەڕکە ئەمە متەئەسر نابین یعنی جوابی نادەینەوە عەزیەتی نادەین نەفسیەن مراعاتی خاصیان دەکەین من وەکو خۆبەخشێک لێرە کار دەکەم نزیکەی ساڵێکە لێرە کار دەکەم ئامانجم لێرە کارکردنی من ئەوەیە کە خزمەتی نەخۆشەکان بکەم خزمەتی وڵاتەکەی خۆم بکەم هەرچەندە موچە نییە وەزع خراپە بەڵام بەکارێکی پێویستی دەزانم کە خزمەتی نەخۆشەکان بکەم لێرە من وەکو خۆبەخشێک لەم سنتەرە ئیشەکەم ڕاستە ئێستاکە بەهۆی قەیرانی داراییەوە تاهینبوون نییە بەڵام من وەکو ئەرکی سەرشانی خۆم حەز دەکەم خزمەت بە نەخۆشانی سنتەری شەکرە بکەم. کارمەندەکانمان خۆبەخشانە لە خانەی بە ساڵات چوان بە دوواداچوون دەکەن بۆ نەخۆشەکانی کە بە ساڵات چوونە و بۆ زیاتر ئاگاداربوون لە ڕەوشی تەندروستیان و زیاتر کۆنتترۆلکردنی ڕێژەی شەکر و پاڵەپەستۆیان کە ئەمەش بە شێوەیەکی خۆبەخشانە لەلایەن تیمەکانمان و کارمەندەکانمان ساڵانە بە شێوەیەکی زۆر ڕێکپێک ئەنجام دەدرێت. زەحمەتیەکانی پزیشکان و کارمەندانی پزیشکی لێرە بەڕاستی بە ڕێژێکی زۆرە زەحمەتیەکان. ئەو نەخۆشانەی کە ڕوو لە ئێمە دەکەن نەخۆشی شەکرە دەستەیانی هیلاک کردووە هەر لە چاو ڕابگرە تاکو کلیەکان تاکو پێیەکان هیلاکی و لەرزۆکی هێخەیانی گرتووە. لێرە کارمەندەکان بە شێوەیەکی زۆر ڕێکپێک هەروەها دکتۆرەکان لەگەڵیان دادەنیشن و لە ئامێزیان دەگرن لە ئازارەکانیان کەم دەکەنەوە پێش ئەوەی کە چارەسەریان بۆ بکەن چارەسەری پزیشکی لە ئازاریان کەم دەکەنەوە ئەم نەخۆشە کە هاتووتە لای ئێمە بە شێوە زۆر جار هەیە عەسەبی دەبێت و بەهۆی نەخۆشەکەی عەسەبی دەبێت زۆر جار هەیە کە هاتووە لێرە دارماوە ئەو نەخۆشە بەڵام ئەو کارمەندانە بە شوێنە زۆر لە ئامێزی دەگرن و چارەسەری دەرونیان پێدەدەن و لەگەڵیان دادەنیشن ڕێنماییان دەکەن دواتر چارەسەری پزیشکیشیان بۆ دادنێن و بۆ ئەوەی کە بتوانین تۆزێک لە ئازارەکانی ئەم نەخۆشانە کەم بکەنەوە. توشبانی نەخۆشی شەکرە لێرە ڕێنمایی دەکرێن چاودێری تەندروستی دەکرێن
دوایی چاودێری چارەسەری درێژخانیان پێدەدەن تا ڕووناکی چاوەکانیان لەدەست نەدەن و چێژ لە ژیان وەربگرن و خێزانەکانیان شاد بکەنەوە. من بۆ ماوەی 2 ساڵە لە نەخۆشخانەی لەیلا قاسمم سەنتەری شەکرە کیمیاییم. ئێمە ئەرکێکی گەورەمان لەسەر شانە بەرامبەر بە نەخۆشەکانمان و ئەبێت مافی نەخۆشەکانمان بدەین و لە پێناوی ئەوەیە لە پێناوی نەخۆشەکانە ئیشەکانمان زۆر بە هەستیاریەکەی. بەڕاستی ئێرکوانە زەحمەتی زۆرە لەبەرۆی نەخۆشەکان زۆر هەستیارن، نەخۆشەکان ناخۆشە. بەڕاستی مەسئولێتێکی گەورەیە، دەبێت کە ئەمە هەتا فەحسەکان لێ وەردەگرین، هەتا کۆتایی، هەتا دەچن لای دکتۆر ئەمە چاودێریان بکەین. من 10 ساڵە لێرە ئیش دەکەم لە سەنتەری شەکرێ. نەخۆشی شەکرا شتێکی وا ئاسان نییە و نەخۆشانێک کە سەردانی ئێرە دەکەن هەمویان هیلاکن بەدەست ئەو نەخۆشیە. ئەمەش لە تاقیگا ماندوونەکی زۆر دەبینین تا ئەو نەخۆشانە چارەسەر دەکرێتن، هەموو چارەسەرەکە دەگەڕێتەوە بۆ مختبەر. بۆ ماوەی 10 ساڵە لێرە کارەکەم. کارەکانی منیش لە هەر شوێنە کارێکم پێسپێرا بێت ماندوونە ناسانە کردومە. ئێمە وەکو ئەم ستافی ئەم سەنتەرە ڕۆژانە 250 بۆ 300 بۆ 400 نەخۆش ئەبینرێت. ئەو نەخۆشانەشی کە لێرە ئەبینرێن هەموو خەڵکێکی ماندوو فەقیرن، هەموو شەکریان بەرزە. زۆر جار نەخۆشەکان بێ ئاگان لەوەی تووشی شەکرە بوونە، بە سوتفە کەسێک پێیانەڵێ تۆ شەکرەتە دێن سەردانی ئەم سەنتەراکرێن تەشخیصەکرێت کە ئەمە بۆ ماوەی چەند ساڵە تووشی شەکرە بۆ و فەرقی بەخۆی نەکردووە، نەیزانیوە کە شەکریەیە. لێرە دکتۆری ئێرە نەخۆشەکە ئەبینێت تەشخیصی نەخۆشیەکەی ئەکا ئەینێرێتە مختبەر. لە مختبەر چەند فحوساتێک هەیە بۆی ئەکرێ، ئەو فەحسانە دەرئەکەوێ کە چەندێکە ئەم نەخۆشە تووشی ئەم نەخۆشیە بووە، ئەنجا ئەکەونە چارەسەرکردنی نەخۆشەکە. بەشێک لەو کارمەندانە خۆبەخشانە بێ بەرامبەر یان هەندێکیان بە شێوەی گرێبەست ئەو خزمەتە دەکەن. ئەو کارمەندانەی کە لە بەشی چاو کار دەکەن، ئەو کارمەندانە چاوی ئەم نەخۆشە دەپارێزن لە کوێربوون. ڕۆژانە کەم پشکنەی بۆ دەکەن، بە زۆر بەخۆشیەوە پشکنەکانی بۆ دەکەن و لە ئامێزیان دەگرن، وا دەکەن ئەم تروسکاییە ڕۆناکی بمینێ لە چاوەکانیان تاکو چاوەکانیان بەرەو کوێربوون نەڕوە. چکار وەک دەزانین نەخۆشی شەکرە کاریگەری هەیە، بەڵام ئەم کارمەندانە زۆر ماندوونە ناسانە خۆیان لەگەڵیان ماندوو دەکەن و ڕێنمایی پێویستیان بۆ دەکەن و پشکنین پێویستیان بۆ دەکەن تاکو ئەم چاوە لە کوێربوون پارێزن و تاکو مرۆڤەکەمایە بە چاوێکی زۆر ساغ هیچ کاریگەری لەسەر دروست نەبێت. ئەو کارە بەرپرسیارەتی گەورەی تێدایە و دەبێت بە وردی چاودێری دۆخی نەخۆشەکان بکەن، چونکە ئازاری ئەو نەخۆشیە دڵ و دەرونیانی ڕوخاندووە و هەموو ئومێدیان ساڕێژکردنی ئەو زامەی جەستەیانە. تیمەکانمان لە کاتی شەڕی نەگریسی گروپی تیرۆریستی داعش هەموو جەبهەکانمان بەسەر دەکرێت و پێشمەرگەکان کە دەچوین هۆشداریمان دەدانێت پشکنینی خۆبەخشانەیان بۆ دەکرا. ئەمەش هەموو لەلایەن کارمەندەکانی سەنتەرەکەمانەوە بە دڵێکی خۆش و بە خۆبەخشانە ئەنجام دران. ئەو نەخۆشانەی دێنە ئێرە وەکو یەک عائیلەی لێ هاتووە، چکە هەموو ماگانە سەردانی دەکەن. جگە لە چارەسەری پزیشکی کارمەندەکانمان کە هەرچەندە ئیشی ئەوانە چارەسەری دەرونیان بۆ دەکەن، لەگەڵیان دادەنیشن بۆ کەمکردنەوەی ئازارەکانیان، بۆ کەمکردنەوەی ئەو حالەتەی ئەو بارودۆخە دەرونیە کە ئەو نەخۆشە تێدایە، لەگەڵیان دادەنیشن، قسەیان لەگەڵ دەکەن، ئارامیان دەکەنەوە
هیوایان پێدەبەخشنەوە کە ئەو نەخۆشیە چارەسەری بەکارهێنا نەخۆشەکە بە شێوەیەکی ڕێکوپێک هیچ ئازاری زۆر کەم دەبێتەوە ئازاری نامینێ ئەوەش زیاتر لۆدێکی زۆرترە کە کارمەندەکانمان بەبێ هیچ بەرامبەرێک خستویانە سەر خۆیان تاکو بتوانن لە شێوەی لە ڕووی دەرونیەوە ئەم نەخۆشە ئارام کەنەوە و لە ئامێزیان بگرن. ڕێژێکی زۆر لە نەخۆشەکان هاوکاری سنتەرەکە دەکەن بە شێوەی کە لەژێر ڕێنمایەکانی پزیشک و کارمەندەکان دەرناچن. بۆ نمونە نەخۆش هەبووە هاتووە چاوی لە کۆرەبوون ڕزگار کراوە تەنها لە ڕێگەی چەند پشکنینێک کە پزیشکەکان و کارمەندەکان بۆیان کردوونە و ئێستاکە سەردانیمان دەکات و کە زۆر نەخۆشەکە دڵی خۆشە و کە تواندرا لە کۆرەبوون ڕزگار بکرێت. هەروەها نەخۆشمان هەبووە وەک توانیتمان پێیەکانی لە بڕینەوە بپارێزرێت ئەویش کە هاتووە سەردانیمەی کردوە پێیەکانی بریندار بووە چارەسەریمان بۆ کردو و ئێستا کە بە شێوەیەکی زۆر ڕێکوپێک مشکلەی پێکانی نەماوە کە زۆر دڵخۆشانە ماگانە دێت و دەستخۆشی لە کارمەندەکان دەکات کە ئەو هەموو ماندووبوونیان لەگەڵ کرد و وایان کرد نەگاتە ئەو قۆناغی کە پێکانی لەدەست بدات و ببڕێتەوە. هەروەها کارمەندەکانی سنتەرەکەمان زۆر ماندوونە کە تەمەنێکی زۆر لێرە لەگەڵ نەخۆش بەسەریان برد تیاندا هەیە زیاتر لە 20 ساڵ لەم سنتەرە کاری کردووە و خۆبەخشانە بە شێوەی خۆبەخشانە هەرواتیاندا هەیە گرێبەستە کە بە موچێکی زۆر کەم هەیە خزمەتێکی زۆر گەورە پێشکەش بە نەخۆش دەکەن هەرواتیاندا هەیە خۆبەخشە بەبێ هیچ بەرامبەرێک بەبێ هیچ موچەیەک هاتوونە بە شێوەیەکی خۆبەخشانە تەنها دەیانەوێت ئازاری نەخۆش کەمکەنەوە و کە ئەمانش وەکو سەربازی ون کار دەکەن و کەس ئاگاداری ماندووبوونی ئەم کارمەندە دڵسۆزانە و خۆبەخشانە نییە. زەحمەتی و ماندووبوونی کارمەندانی پزیشکی دکتۆرەکان زۆرە لەم سنتەرە. ئێمە ڕۆژانە ڕوبەڕووی چەند کێشە و گیرروگرفتێک دەبینەوە. ئەو نەخۆشەی کە ڕوومان تێدەکا نەخۆشێکی درێژخایەنە تاکو ڕێژێکی زۆر جەستەی نەخۆشەکەی هیلاک کردووە. ئێمە لێرە ئومێد دەگەڕێنینەوە بۆ نەخۆشەکان لێرە چارەسەری چاویان بۆ دەکەین کلیەکانیان کە ئەم نەخۆشە هاتووە بێهیوا بووە بەڵام لێرە کارمەندەکانمان بە ڕۆحێکی زۆر بە دڵێکی فراوانەوە ئەم نەخۆشانە لە ئامێز دەگرن و بە هەموو شێوەیەک هاوکاریان دەکەن و هیوایان بۆ دەگەڕێنەوە. ئەوانە تەمەنێکە لێرە خزمەت دەکەن. ئەو خزمەتە لە ڕووی مرۆڤایەتیەوە گرنگە چونکە گیانی کەسێک لە مردن یان کەم ئەندام بوون دەپارێزێت. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر بە هەموو زۆرێک دەتوانین پاڵپشتی ئەم سنتەرە بکەین ئەم سنتەری شەکرا ئەم ستافە و پزیشک و کارمەندەکاندا لێرە بەشێکیان وەکو دامەزراون بەشێکیان خۆبەخشن بەشێکیان هەر گرێبەستن ینی ئەو موچەی کە وەردەگری لە ئاست ئەو ماندووبوونێ نییە ینی کە وەری دەگری بۆ ئێمە هەموو کات پاڵپشتی ئەو ماندووبوونەیان دەکەین کە لێرە داخل لە خزمەتی نەخۆشیەکاندا چکە نەخۆشیەکان زۆربەی کاتدا بەتەمەنن ماندووبوونێکی زۆری هەیە ئەو کارمەندانە جیاوازن لەگەر شوێنەکان دیکە کە ماندووبوونی ئێرە و لەگەر شوێنی تر جیاوازی زۆرە. دیاری بەرنامەی سەربازی ون لە کەناڵی کوردستان 24 پێشکەشە بە تەواوی ستافی سنتەری شەکرا کە بوێرانە کاری خۆیان دەکەن ماندوونە ناسانە خزمەتی نەخۆش دەکەن.